روز باش و صباح تمام بخير بيتم شبان قهدار المنهجة حفظ سبيب دما پایتخت الهولره وقت مید روز باش دم الجلود بنج و شوپاندنا چندین بابت و مجارن کردستانی و جهانی و بالا بکشنن لسر مجارکة تایبت کو ایرو می بدنا بحث کردن دلک پیوسته کو دای کو بابل باش لما قهداری بکن دگل کسین پسپور اما في بابت بدنا بحث كرنج بليوية كيجي چندين بابت وزانياري هنا كو درجة هي بدم جملة دان كوشان خول أكاندا بفدورة بشوبينن وجه دسبك دجي وقت مي مبكرتن وشيء كدسبكن كرمكن سروک حکومت هرما کردستان روشا سینوری گرمیانه جگل سرپرشتیارین اداره دوره تاوتوی کرد. مسرور بارزانی سروک حکومت هرما کردستان ده پیوندی که تلفنی ده جگل صلاح کویخا سرپرشتیار اداره گرمیانه گرفتن اداره گرمیانه دانه بحث کردن. هروها سروک حکومت دستخوشی جبر پرسند دوره کرد کود دما درست بونا بشوی و هروها پلماردانا هنک کسان جوا سردام و دزگین حکومت و ملکو مال گشتی هاولاتیان سینور گرمیانه برپرسانه رفتار سردیری کرند مسرور بازانی راگهانجی کو به داخوا هنک خلکنه کو داخوازن روان هاولاتیان جبو مرامن سیاسیان خوا بکار بینن و هروهانه خلکی جدیدن جبو تگدان و شوطاندنه ملک گشتی و هروها بشیو جینادن ایرو لجنیان ویساندنا دستور کنوش با سوریه لجنف دجوا و انس عبدی سروک دسته دانستاندن سوریه زگل جیمز جفری نونر امریکا جبو دانستاندن سوریه لجنف جویان و داوی پیش هاتن پروسه اوه لجنه و هروهان ویسینا دستور کنوش با سوریه و روشا مروفیا ادلب دانا بحث کرن هروها همان دمدجی سروک دسته دانستاندن سوریه دگل گیر بیدرسون نونر شاندان دولتی جبو سوریه جویان و هروها آماده یا اپوزیسیون دیگر سیما دانستاندن تایبت بنویساندن دستور کینو جبو سوریه نشاندن. لعلیکی دنجی ترکیه و روسیه رکفتن دوام درباره سیستم برگری S-400 امضا کردن و الکساندر مییف سروک کمپانی روسبورن اکسپورت یا سر به روسیه راگهاند که رکفتن دوام جبو داین سیستم برگری S-400 به ترکیه امضا کردن و راگهانجی که گفتگوین مسکو و آنقره درباره بهای رکفتن بردامن هروها برین هاشی رجب طیب اردوغان سروکمار ترکیه راگهاند بو که سیستم برگری S-400 روسی دهی و نیسان ای سال ده به کارا کرن لیبله اف نزدیکی 5 هیوایه کوب سروی و دیدان کوی وقتی ده در باس و حتی نهاجی سیستم نهاتیا کارا کرن. لعلیکی دن وزارت دربه امریکا رادگهینه که آرمان جوان نزیکرنا ولات عربیه و اسرائیل جبو هبدو ایرو مایک پومپیو وزیر دربه امریکا سردان اورشلیم تکو دگل بنیامین نتانیاهو سرک وزیر اسرائیل دیجو بشترجی سردان سودان و بحرین و امارات دکد همان دمده وزارت دربه امریکا راگهاند که آرمان جا سردان پومپیو جبو رجلات ناوین نزیکرنا ولاتین عربی دگل اسرائیل و آسایی کرنا تکلین وایا. سروک امریکای حوالا خوشکه انکونوچه خوش درباره چهارسری کرونا راگهاند دونالد ترامپ سروک ولایت نیگرتین امریکا در کنفرانس روزنامه‌نویسی در راگهاند کو قوناغا دیتنا واکسینا کرونا بباشی بروادچه راگهانجی لگوروان داتن کو بکارانینا پلازمای خوینه برژه 3500 گیانچه دزدانه به کرونا کم دکل گراوداتاین که هاتنا آماده کرن و آماجه بوی کجیده کو پلازمای خوینه چهار سریه که گلک بهیزه جوان کسین کو شری کرونا دکن. كنت هيا مبصرها بدودهات نهاجي مشهر أخوة بشوبينين كرم كن. بحثا يكمين مجهر أخوة بكن كوجي بسبورن بارن ركلامه و كاروبارن زاروكان أما جابو يكي ددن كود و
دایک و باف گەلێکی ئاگداری وان ڕێکلامە بن کو دگەل زارۆکێن وان بەرکەفتن هەیە ئەجبەر کو ڕێکلام باندۆرەکە ڕاستە و خۆ لەسەر زارۆکان بجیدێ لە لەگۆر لێکۆڵینێکێکی کو هاتیە دەکردن 8 جوان ڕێکلامێن تەلڤیزیۆنی باندۆرەکە خراپ لەسەر زارۆکات بێ منە تەنێ بەحسای تەلڤیزیۆنی بکەن ئەمێ بەحسای سەر تۆڕێنج ڕاکی بکەن بەحسای یوتیوب بکەن بە تایبەتیش بە کو زارۆک وەختێکی زێدە لەسەر دەرباز دەکەن بەجێ ئەمێ راپۆرتێکی ببینن و پاشی دگەل میهوانێکی خۆی پسپۆر وێمجارێ بدنە بەحسکردن. ڕیکلام گرنگێکی زۆری لە بواری بازرگانی و دەستکەوتنی داهات هەیە بۆیە وای کردووە بە چەندین شێوە پەرە بەو بوارە بدرێت هەرچەندە دەبێت ڕێکلام بەپێی تەمەن و کات و شوێنی گونجاو ئاراستە بکرێت بەڵام زۆرینەی ناوەندە بازرگانیەکان ڕەچاوی ئەو خاڵانە ناکەن ئەوەش زۆر جار کاریگەری خراپی بە تایبەت لەسەر توێژی منداڵان هەیە خەولە لوتفە عەبدولهادی پسپۆڕی بواری منداڵان دەڵێت تەلەڤیزیۆن و ئامێرە ئەلکترۆنیەکان ئامێرێکی باش و بەسوودن ئەگەر بە شێوەیەکی زانستی و دروستی بەکار بهێنرێن بە تایبەت پێش خۆناغی خوێندن و قوتابخانە کە لە ڕێگەیەوە منداڵ فێری ناسینی پیت و ژمارەکان دەبێت دەژڵێت هەندێک جار ئەو ئامێرانە کاریگەری خراپ لەسەر ئاسەواری منداڵ جێدەهێڵن ئەگەر بە شێوەیەکی خراپ بەکار بهێنرێن ئەوانەش دەبنە هۆی دروستبوونی کەسایەتیەکی شەڕانگێز و کەمبوونەوەی توانای وردبینی پسپۆڕان ئاماژە بەوەش دەکەن ڕێکلامە بازرگانیەکان وا لە منداڵ دەکات هەر شتێک پیشان بدرێت بۆ ئەو سوودی زۆرە بە تایبەت ئەگەر پاڵەوانێتی ناو ڕێکلامەکە کەسایەتێکی ناسراوە و خۆشەویست بێت لای منداڵ چونکە منداڵ لە پەیامە بازرگانیەکەی ڕێکلامەکە ناگات و بەڕاستی شتەکان وەردەگرێت هاوکات پسپۆڕانی بواری کاروباری منداڵان جەخت دەکەنەوە کە منداڵان زۆر ڕقیان لە دایک و باوکیان دەبێتەوە کاتێک ئەو شتانیان بۆ ناکڕن کە لە ناو ڕێکلامەکەدا هەیە بە شێوەیەک ئەو دیاردەیە ژواتای کاریگەری خراپی ڕێکلام لەسەر منداڵ و جۆرێک لە ململانە لە نێوان منداڵ و دایک و باوک دروست دەکات بەپێی یەکێک لە توێژینەوەکان کە لەلایەن سعید ئەلحارسی و سامی عەبدولعەزیز و خەولە لوتفە عەبدولهادی ئەنجام درراوە دەرکەوتووە لە سەدا هەشتای ڕێکلامی تەلەڤیزیۆنی ئاسەواری نێگەتیڤ لەسەر منداڵ جێدەهێڵێت هەروەها لە سەدا 61 منداڵان لە سایی ئەو کارەکتەرانە دەکەنەوە کە لە ناو ڕێکلامەکاندا ڕۆڵ دەگێڕن هەندێک جاریش بینینی چەندین گرتە ڤیدیۆی نەشیاو بۆ تەمەنی منداڵەکە وا دەکات کاریگەری خراپ لەسەر داهاتووی منداڵەکە جێبهێڵێت بەجێ هەروەکو مامەژە بێدایی ئەمێ بەحسا باندۆرە ڕێکلامێ و گرتە ڤیدیۆیان لەسەر زارۆکان بکەن دگەل میوانێکی پسپۆرەژی دکتۆر بەختیار زالەبانی کو بخوا پسپۆرێ گەشە پێدانە مرۆڤیە کو لە ئستودیۆمە لە باشارێ سلێمانیەوە دگەلمە بە دکتۆر بەیانی باش دەستپێک زۆر بەخێر بێ بەیانیتان باش و ڕێز و خۆشەویستیم هەیە بۆ بینەرانی عەزیز زۆر سپاس ئەم ژارێکە ئەمڕۆ باسی دەکەین دکتۆرێکە کلە و ژارانەیە کۆ زۆر دایک و باوکان داوایان کردووە قسەی لەسەر بکەین ئەوجا باسی ئەم ژارە بکەین سەبارەت بە هەتا چەند ڕێکلام و گرتە ڤیدیۆکان کاریگەریان ئەنکو باندۆریان هەیە لەسەر منداڵەکان بەڵێ با پێشەوەی کە وەڵامی پرسیارەکەت بدەم یەک پێشەکیەک دەست پێ بکەم مەسەلەی فێرکردن مەسەلەی گەیاندنی پەیام لە کەسێکەوە بۆ کەسێک یان لە سەرچاوەیەکەوە بۆ سەرچاوەیەکی تر هەموو توێژینەوەکان ئەڵێن چەند ڕێگایەک زۆر کاریگەری هەیە هەموو کتێبە زانستیەکان باسی ئەوە دەکەن کە لە ڕێی وێنەوە بە تایبەتی وێنەیەکی جوڵاو دەتوانرێت لە 160 بۆ لە 170 کاریگەری لەسەر کەسی بەرامبەر دروست کرێت بەڵام وەکو دەنگ لە 110 بۆ 115 کاریگەری دەبێت ئەگەر هەست و نستی تێدا بێت 110 بۆ 15 زیاتر دەبێت ئەگەر حرەکە و جوڵە و کارلێکی تێدا بێت 110 بۆ 15 تریش زیاد دەکات واتە ئەم قسەیەم بۆیە بەم سەرەتایە دەستم پێ کرد بەداخەوە لە دوایەوەی کە لە 2005ەوە یوتیوب داهاتووە و دیارە ڕەنگە زانیاری بەڕێستان و بینەرانیش بێت کە دوایەوە گوگڵ بە تقریبا نزیکی 1 ملیار و نەزەم 0.6 لی کڕیوەتەوە ئەم ئیشە کە دانراوە ئیشێکی تا ڕادەیەک تیجاریە فکرێکی تیجاریە لەگەڵ هەموو ئەوەی کە دەڵێن شتێکی زۆر باش و چاک و مەزبوطە بەڵام سەرەتای فکرەکە
هەر بۆ خۆی ئەوە شتێک نەبێت کە شتێکی خەیری بێت شتێک دانراوە مەسلەی تۆڕە کۆمەڵایەتیەکان و مەسلەی ڤیدۆ و یوتیوب و هەموو ئەو بابەتانی کە دانراوە لەسەر ئەساسێک دانراوە چۆن بتوانرێت زۆرترین کاریگەری لەسەر خانەوادەکان لەسەر کەسەکان دروست کرێت و لەسەر منداڵ دروست کرێت و لەسەر گەورە دروستکان هیچ کەسێک حاشای لێ ناکە هەموو ئەو کەسانش کە ئەم بابەتیان دروست کردووە دەڵێ بەڵێ بۆیە دروستمان کردووە بۆ ڕاوەدینار بۆ پارە پەیداکردن بۆ کاریگەری دروستکردن ئەمە کاتە دیوێکێتی دەبێ هەموو خانەوادەکان بزانین کە بەڵێ کاریگەری دروستەکە بەڵام ناتوانین ئینکاری بکەین کاریگەری باش و خراپی هەیە دێنە سەر مەسەلەی ڕێکلام و ئەو ڤیددیوانی کە دروست دەکرێت ئەو ڤیددیوانی کە دروست دەکرێت تۆ سەیری ڤیددیۆکانی خۆمان مەکە ڕەنگە دووسێ کەسێک جاری وە هەیە شارەزایەکی زۆریشی نەبێت دروستی کات بەڵام ئەوانی کە لە دەرەوەی وڵات دروست دەکرێت جا ئەگەر ڕێکلام بێت بۆ ئامێرێک یان ڕێکلام بێت بۆ بەرنمەیەک یاخود ڕێکلام بێت بۆ ئەفلام کارتۆنێک یان ڕێکلام بێت بۆ سایت و پەیجێک خەبیر دروستی دەکات و بەداخەوەم قسەیە دەکەم زۆر جار لە دروستکردنی ڤیددیۆکانە خەبیری دەروونزانیشی تێدایە خەبیر لە دەروونزانی مناڵە خەبیر لە دەروونزانی مراهقا خەبیر لە دەروونزانی ئەو کەسانی کە دەتوانرێت لە ڕووی سێکسیەوە کاریگەریان دروست لەسەر بکرێت کەواتە مادام خەبیر دایبنا مادام شارەزاد دایبنا بە دڵنیایی و بە شێوازێکدا دەندرێت کاریگەری لەسەر بیرکردنەوە بڕیاردان شێوازی هەڵسوکەوت شێوازی قسەکردن و شێوازی نەزڕە و سیرکردنی بۆ چواردەوری مناڵەکە بەو شێوازەدا دەڕێژرێتەوە و زۆر جار ڤیددیۆکان وا دەڕێژرێتەوە چۆن بتوانێت کاریگەری لەسەر ئەم مناڵە دروست کات کە زوو محاوەلەی تەقلیدی ئەمە بکات یەکێک لە خەتەر و یەکێک لە مشکلەکان ئەوەیە کە عادەتەن ئەو ڤیددیوانە وادا دەندرێت بە شێوازێکدا دەڕژرێت کە نیمچە تەحەدایەکی تێدایە بۆ بینەر کە تۆش دەتوانی وا بکەیت تۆش لێرەدا خەڵکی زۆر گرنگکە ئەو سەرپەرشتی دایک و باوکان سەرپەرشتی دایک و باوکان لە کاتی دانانی ئامورێکی زیرەک بە منداڵەکە دەبی دایک و باوکان چەند کاتدانن بە پێی تەمەن لە چ تەمەنێکدا گونجاوە کە ئامورێکی زیرەک بدرێتە دەستی منداڵێک ئەو ئامێرە زەکیانەیان ئەو ئامێرە زیرەکانی کە ئێستا دانراوە بەداخەوە چەندە کات کۆنتترۆلکردنی مهمە ئەوەندە کۆنتێنتەکە و یاخود محتەواتەکەی گرنگە ئێستا بەداخەوە یوتیوب دەڵم بەداخەوەم قسەیە بەرنمەیەکی تایە پێڵن ئۆتۆپلەی کە ڕەنگە هەندێک دایک و باوک نەزانن ئەم نیزامە هەیە و بەم شێوازە دانرا ئۆتۆپلەی واتە کاتێک کە تۆ ڤیددیۆیەکی ئەفلام کارتۆن بە مناڵێک دەدەی کە 5 دقەیە دایکەکە بەڵێ ڕاستەکە ئەفلام کارتۆنێکی زۆر گونجاوە دەیدا بە دەستی مناڵەکە و ڕەنگە دڵیشی خۆش بێڵێ من نیو سەعات داوم پێی زیاد نەمداوە پێی بەڵام لێرەوە بەڵاکە دەست پێ دەکات کە کاتێک ئەم ڤیددیۆی 5 دقە تەواو بێ ڤیددیۆی دوای ئەوە بە خۆشت بێ و ترشت بێ و کۆڵێ کورد ڕازی بێ و ڕازی نەبێت دایک و باوکە ڕازی بێ و ڕازی نەبێ و سانسۆر دا نابێ یاندانە نابێت ئۆتۆپلەی هەیە واتە یەکسەری ڤیددیۆی دوایەوە دەست پێ دەکات کە ئەلێرەوە کێشەکە دەست پێ دەکات کەواتە زۆر جار ئەوەندەی گرنگە کە ئایا چی پیشانی مناڵەکەمان دەدەین ئەوەندە گرنگ نییە کە چەندی ئەیدەینە چکە تۆ ڕەنگە سەعاتێک داوتێ پێی بەڵام ئەم سەعاتە ڕەنگە هەندێک ڤیددیۆی بینی بێ بە درێژایی تەمەنێکی زۆر کاریگەری لەسەر مناڵەکە دروست بێت ئێستا لەوەش خراپتر بۆی کە تۆزە دایک و باوکان بترسێنین ئێستا سیاسەتێک هاتۆتە کایەوە کە من خۆم هەستم پێ کردو و خەڵکێک کە شارەزای لە بواری ئامێرە زەکیەکان ئەڵێ دکتۆر ئێستا هاتوونە مەسەن لە یوتیوبە لە گوگڵە لە هەموو شتەکانی ترە ناوەکەی دەگۆڕن ینی ڤیددیۆی وا هەیە گەنجێک دروستی کردووە لە ئەوروپا ڕەنگە ڤیددیۆیەکی سێکسی بێ ڕەنگە ڤیددیۆیەکی شەڕانی بێ ڕەنگە ڤیددیۆیەک بێت مەبەستێکی زۆر تایبەت و شەڕنگێزی لە پشتەوە بێ بەڵام دێ بە ناوێکی کیتسی لەگەڵاکات واتە مناڵ ناوێکی بۆ نمونە ئەتفاڵی لەگەڵاکان مناڵی لەگەڵا نووسێت شتێکی لەگەڵا ئەنووسێت یان پلەیەکی لەگەڵا ئەنووسێت چکە ئەزانێت ئەم جۆرە ڤیددیۆیانە لە ڕێی یوتیوب و لە ڕێی ئامێرە زەکیەکان و ئەدرێ بەدەستی مناڵ کەواتە ئۆتۆماتیکیان ڤیددیۆی یەکەم تۆ سەیرت کردو بەس ڤیددیۆی دووەم بەبێ ئەوی تۆ هەستی پێ بکەیت چونکە ناوەکەی نزیکە لە ناوی یەکەمەوە ئۆتۆماتیکیان چۆتە دەستی مناڵەکە کەواتە لێرەیە قسەیەک دێتە کایەوە بەڵێ گرنگە کات کۆنتترۆلکردنی دایک و باوکان بۆ مناڵ چکە هەموو پسپۆرە من پسپۆڕی ئۆتیزم نیم و پسپۆڕێکی دەرونیش نیم بەڵام هەموو پسپۆرە دەرونیانی کە هاوڕێ و هاوپیشەمانن لەگەڵ ئەو بەڕێزانش کە هەر لە شاری سلێمانی و هەولێریشا بە تایبەتی ئیش لەسەر ئۆتیزمەکەن کە دەڵێت بەڕاستی زۆر جار کێشەیەکی گەورە بۆ مناڵ دروستە بێت لە ڕێ ئەو ڤیددیۆیانەوە کە سەیری دەکات و یەکێک لە چارەسەر زۆر گرنگەکانیش کە ئێستا لە کوردستانی خۆشمان تەطبیق بکەن مناڵێک ئۆتیزمە مناڵێک
شەڕانیە، مناڵێک چۆکۆڵێت فزوڵیە، مناڵێک خۆپەرستە، یەکێ مناڵێکی تر هەیە کە ئێستا زۆر قەڵەوە وەزنی زیادی کردووە، مناڵێکی ترە کە تووشی بەدخۆراکی بووە، ئێستا وای لێ هاتووە چۆن جاران حەبی پاراستۆڵ و شروعبی بۆ نمونە مەسەرەن بەکتریمانە نووسی بۆ هەندێک مناڵ کە هەندێک نەخۆشیە بوو. ئێستا زۆر جارێکێک لە خاڵەکان بە دایک و باوکاڵی ئامێرەکانی لێ دوورخەرەوە، چکە بەڕاستی بە تەجروبەی ژیان و بە تەجروبەی نۆرینگەکانمان بۆمان دەرکەوتووە کە دوورکەوتنەوەی مناڵ لەم ئامێرانە زۆر جارم کێشەی بۆ دووسکات. پرسیارەکەت لەسەر کاتەکەی بوو، کاتەکە ڕەنگە توێژینەوە بۆ توێژینەوە جیاوازە، وڵات بۆ وڵات جیاوازە، خانەوادە بۆ خانەوادە جیاوازە. ڕەنگە بڵین بۆ نمونە مەسەرەن لە 2 ساڵەوە هەتا 4 ساڵ با لە نیو ساعت 45 خولەک یان کاژمێرە تێنەپەڕێ، بڕوات هەتاوەکو 4 ساڵ ڕەنگە بیکەیتە کاژمێر و شتێک، ینی پێش قوتابخانە پریسکول تا 6 ساڵ لە شەو ڕۆژێکات لە سعات و نیەک بۆ 2 ساعت تێنەپەڕێ، دوای ئینجاکە هەتاوەکو 10 ساڵ لە 2 کاژمێر تێنەپەڕێت، لە گەشتە هەتا 15 ساڵ لە 2 کاژمێر و شتێک تێنەپەڕێت تا 3 کاژمێر. بەگوێری کاژمێرەکان ڕاستە ئێمام قسەیە دەکەین و لە هەندێک سەرچاوش من دەرمێناوە نووسراوە، بەڵام مشکلەکەوەی ئەم کاتژمێرە ینی با لێرەیە کەوانەیەکم دەرێ ئەم کاتژمێرە هەم حکوومەت ئیشی لەسەر نەکردووە، هەم وەزارەتی ڕۆشنبیری ئیشی لەسەر نەکردووە. من یەک نمونەیەکت بۆ ێنمەوە کەمە خەفەتێکە بۆ خۆم و بۆ بینەران و ومێ دەکەم سەرپەرشتیارانی وەزارەتی ڕۆشنبیریش ئەمە ببینن. من باسی خاڵێکی زۆر زۆر گرنگیت کرد، بەڵام پرسیارەکەی من سەبارەت بەوەیە ببوورە دکتۆر، پرسیارەکەی من سەبارەت بەوەیە لێکۆڵینێک هەیە دەڵێتن 80% ئەو ڕێکلامانەی کە لەسەر تەلەڤیزیۆن هەیە جگە لە یوتیوب، ئێمە باسیەوە دەکەن ئێستا چۆن منداڵەکان زیاتر بپارێزین لەو شتانە، کاریگەری خراپیان هەیە لەسەر منداڵەکان. لە چ وڵاتێکی دیکە سەیر دەکەن ئەو وڵاتانەی کە زۆر گرنگی بە منداڵەکان دەدەن هەروەکو ئەو ئاماژێ بەو خاڵەتدا نەمان بینیوە منداڵ سەری هەواڵ بکە، سەری شەڕ بکە لەگەڵ دایک و باوکان، بەڵام لە کوردستان ئەو شتە دەبینین. بۆچی هەتا ئێستا هیچ هەوڵێک نەدراوە کە دایک و باوکان ئاگادار بکەنەوە لەسەر خراپی و مەترسی ئەم بارودۆخە کە هەیە کە منداڵەکان سەری کەناڵێکی خەبەری بکەن یانی سەری شتێک بکەن کە شەڕ و کوشتنی تێدایە. خانمی بەڕەنجام ویستم ئەوە باسکەم هەر لە ڕێ ئەو پەیمانگای خۆمەوە من بۆ نمونە دەمەوێت ڤیددیۆیەک بێنم بۆ کۆمەڵێ منداڵم هەیە منداڵەکان بە قوت و بێزیان کەم تەسەوری ئەەکەی گەڕاوم بە دوای ڤیددیۆی ئەلفوبێی کوردیە لە چەند ڤیددیۆیەکی کەم بە پەنجەی دەست ئەژمێرە زیاترم دەست نەکەوتووە. ئەزانی بۆ نمونە ئەتەکێتم لێداوە، ئەتەکێت بە زمانی کوردی، ویستومە کۆمەڵێ ڤیددیۆ بێنم لەسەر ئەتەکێت پیشانی منداڵەکانی خۆمی بدەم لە پەیمانگاکە. تەسەوری بکات لەم گوگڵەیە کە بە ملیۆنەها نەخێر بە ملیارەها ڤیددیۆی تێدایە بەداخەوە چەند ڤیددیۆیەکی کەمم دەست نەکەوتووە لەسەر ئەتەکێت کەواتە لێرەوە کێشەکە دەست پێ دەکات کە دەڵێن ڕێکلامەکان کاریگەری لەسەر خراپ دروستەکات. ئەوروپیەک ئەمریکیەک یان بۆ نمونە مەسەرەن بەریتانیەک خۆی زمانەکە دەزانێت و دەزانێت چی جۆرە سێرچێک بکات و دەزانێت بچێتە ناو بۆ نمونە سێتینی یوتیوبەوە هەندێک بەرنامەی تێدایە کە ئێستاکیە یوتیوب دایناو مەسەن ئێستا بۆ نمونە مەسەرەن یوتیوب فۆر کیدز هەیە بۆ نمونە ئەم بەرنامەیە کە هەیە ڕاستە ئەمە تایبەتە بە منداڵ، بەڵام لەناو ئەمانەش بە هەزارەها و بگرە بە ملیۆنەها ڕەنگە ڤیددیۆی خراپە بێت کەواتە ئەگەر دایک و باوکەکە زمانێکی ئینگلیزی باش نەزانێت و حکوومەتیش بەرنامە و پرۆگرامێکی بڵاو نەکردوێتەوە کە بڵێ دەتوانێت بەمە بێت و وەزارەتی ڕاگەیاندن و یاخود وەزارەتی ئیتیساڵات کە ڕەنگە هەمویان ڕبتیانێ بەوە سانسۆرێکیان دانەناوە کە هەندێک بابەت پەخش نەکرێت بڵاو نەکرێتەوە هەندێک وشەش ئەگەر نووسیت تەنانەت بڵاوی نەکاتە ئەوختە هەم نەک منداڵ مرامێر ئێمە زۆر جار کێشە چەنێ منداڵمانێت دە ئەوەندە کێشەی مراهقمان هەیە یان بۆ نمونە مەسەلەن پری یونیڤەرسی پێشزانکۆمان هەیە کە ڕەنگە گەنجەکان هەندێک ڤیددیۆی سێکسی لێدەن یان هەندێک ڤیددیۆی شەڕانی لێدەن یان هەندێک ڤیددیۆی عیدوانی لێدەن یان لەم ماوەیە دکتۆرێکی بەڕێزم باسەکات ئەڵێت گەنجێکیان بۆیە ناوم بۆ نۆرینگەکە لە 4 ساڵ هین لە 4 ئامادەی واتە 11 و 12 ئێستاکە تەسەور کە دایک و باوکەکە ئەڵێ خەریکە ژیانمان لێ تاڵە بێ ئەوەندە شەڕانیە شەڕ بە هەموو کەسێک دەفرۆشێ دوای لاخیرا لە دکتۆرەکە لە تحقیقم لێ کردووە هێواش شێواش دیراسەم کردووە سەیری چی ڤیددیۆیە سەیری چی سایتەکەی سەیری چی پەیجەکەکەی اینجا بۆمان دەرکەوتووە کە بەڕاستی لە ڕێی ڤیددیۆکان و ئەم منداڵە ئەوەندە عیدوانی بۆ کەسی خۆش ناوێ وەڕقی لە هەموو کەسێکە و وەکو ڤیددیۆکان دەیەوێت کاریگەری دروست کات و چۆن ڤیددیۆ هەیەش کوشتنی تایە بڕینی تێدایە تۆڵەسەدنەوەی تایە لە دەوروبەر ئەم منداڵش دەیەوێت تۆڵە بسەنێتەوە تەنانەت ینی ئەو کورتە ڤیددیۆی جەنابتان پەخشتان کرد زۆر جوانیان جاری وایە مناڵەکە هەست دەکات
لە ڕێی ئەوەی کە هەندێشتی بۆ ناکرێ هەستەکات دایک خۆشی ناوێ باو خۆشی ناوێ چواردەور خۆشی ناوێ کۆمەلگا خۆشی ناوێ ئەو وەختە کەسێکی عیدوانی دەرەچێت وا تەسەورەکات هەموو کەس دوژمنی ئەمە زۆر بە ئاسانی تۆڵ دەپسەنێتەوە کە منداڵەکە لەوانەیە ڕێکلامێک ببینێ ڕێکلامێکی بازرگانیە سەبارەت بە شتێک منداڵەکەش حەز دەکا بەدەست بخاتن. ئەمە شێ لە کێشە گەورەکانە کە ڕێکلام کاتێکە دروست دەکرێت بە جۆرێک دادەڕژرێتەوە کە بە مانای کەلیمە کاریگەری سەر و منداڵە دروست بکات و هەندێک منداڵ دەهێنێت و بۆ نمونە مەسەن ئەم دیاری ئەدا بە چەند منداڵێک ناونیشانەکەی تێدایە وەکو باسم کرد ئەم جۆرە ڕێکلام و ئەم جۆرە ڤیدیۆیانە کۆمەڵێ بابەتی تیا بەکار دەهێنرێت کۆمەڵێ دەروونزانی تێدا بەکار دەهێنرێت کە بە مانای کەلیمە دیراسەی مناڵ کراوە ینی بۆکو من و تۆیەک سادە نییە ئەو کەسەی کە ڤیدیۆکەی دروست کردووە ئەگەر دەرەوە بێدیان ئێستاکێ لە ناوەوەش ئەم جۆرە ڤیدیۆیانە پەیدا بووە زۆر بەرنامەڕێژێکی عەجیبی بۆ دەکات کە چۆن بتوانێت منداڵە سەح بکات بۆ ئەوە واگەر بێت و بۆ نمونە مەسەن ئەم ڕێکلامەی کە کرد بۆ بابەتێکە بۆ شتێکە بۆ جۆرە خواردنێکە بۆ جۆرە جبزێکە بۆ هەر شتێکە گەرم چپسەی دەست نەکەوێت ڕەنگە مناڵەکە حاڵەتێکی تیا دروست بێت کە بەڵێ خواردن ناخۆم هەتا ئەو جبزەم بۆ نەکڕی بەڵێ بۆ نمونە ناخەوم هەتا ئەو فڵینەم بۆ نەکەی بەڵێ بۆ نمونە مەسەن ناخوێنم ئێستاکێ لە کێشە گەورەکان دروست بووە منداڵ هەیە لە دوی متەوەستە کە ئێمە لە دوی متەوەستە وەختی خۆی هەر نەمانەوێرا بەرامبەر دایک و باوکمان هیچ بڵێن ئەوە ئەو چێشتە ناخۆین نیسک ناخۆین فڵان ئێستا مناڵ هەیە لە دوی متەوەستە لەم شاری سلێمانەیە یعنی من دایک و باوکەکەی ئەناسم و توێتی ئەگەر بۆ نمونە ئایپادە ئایفۆنە هەرچیەکە بۆم نەکڕن ناخوێنم ناچمەوە مەکتەبم ساڵ یعنی تەسەور کە گەشتووەتە حەدێەوەی کە مناڵەکە زۆر مەرج دانێ لەسەر دایک و باوکەکە ماترسێکی تر هەیە ئێستا کە باسی بکەین چونکو کامیرە هەیە لە هەموو ئامورە زیرەکەکاندا دایک و باوکێک ڤیدیۆکیان بڵاو کردووە کە کاتی ئایپادەکەیانیش ئامورێکی زیرەک دەدەنە بەدەست منداڵەکانیان سەیر دەکەن لەو کاتەدا هەندێک ڕێکلامی نەگونجاو دێتە سەر شاشە بەڵام لە کاتێکدا کە دایک و باوکەکە هەڵی دەگرن ڕێکلامی نۆرمال دێتن ئەمەش تەبان بۆ خۆی بەزمێکە ئێستاکێ پەیدا بووە بەداخەوە بە شێوازێک بەرنامەکاندا دەڕێژرێتەوە بە شێوازێک بەرنامەکان دەڕێت بە گوێرەی سێرچی منداڵەکە ناچینە تەفسیلەوە بۆی هەم مناڵەکانیش فێر نەبن هەم بەڵام خانەوادەکان ئەگەر خوێندنەوەیان هەبێت سێتینی با بڵێن یوتیوب واگەر لە گوگڵا سێرچ بکەنەوە بەداخەوە کەمترین بابەتمانەیە بۆ ئەوە ڕەنگی سە لەم بەرنامەیە قورس بێ من بڵێم دایک و باوکێک چۆن بچێتە ناو بەرنامەکەەوە چۆن کارێ وا بکات ئەگەر وشەی سێکسی لێدان نەیە ئەگەر وشەی بۆ نمونە مەسەن ئینیمی لێدان نەیە ئەگەر وشەی بۆ نمونە مەسەن فایر ئاگری لێدا چۆن نیامە تۆزێک کۆمەڵە بەرنامەی تێدایە کە خۆزگە بە خۆزگایە تەلەڤیزۆنی پەروەردەی و تەلەڤیزۆنەکانی جەنابتان و هەموو سایت و پەیجەکان ئەسڵەن هەندێک بەرنامە هەبوایە کە تایبەت بۆ وەکو شێوازێکی پەروەردەی بۆ دایک و باوکەکان کە بەداخەوە ئەم جۆرە بەرنامانەمان تۆزێک کەمە لە کوردستانی خۆمان یان هەر بەلایانی کەمەوە کە حکوومەت دەتوانێت من زۆر جار وتومە بە حکوومەت شت دەکرێت بەس بە من و تۆ ڕەنگە نەکرێت حکوومەت دەتوانێت ئیجباری وەزارەتی ئیتیساڵات بکات کە ڤیدیۆ بڵاو کاتەوە لە ڕێی ڤیدیۆ بۆی دایک و باوکان شارەزا بن درستە زۆر پێویستە و هەوڵ دەدەن لە ڕۆژانی داهاتوو شتێکی وا بکەین بۆ ئەوەی بە تایبەتی لە تۆڕە کۆمەڵایەتەکان و لە نێو بەرنامەکەشدا بڵای بکەن بۆ ئەوەی دایک و باوکان زیاتر ئاگاداری ئەم ڕەوشە بن ئەو سیتینگسانە کە دەبی بیگۆڕن و جێبەجێ بکەن بەڵام دکتۆر لێرەدا هەیە بە شتێکمان لە بیر نەچێکە هەندێک کات تەلەڤیزیۆن سوودی هەیە بۆ منداڵەکان بۆ نمونە هەتا ئێستش کە باس دەکرێت دەڵێن گیری ئاڵتونی لە کوردستان گیری ئاڵتونی لە زۆربەی وڵاتان چونکە ئەو کات فلام کەرتۆن ئامانجێکی باشی هەبووە تو چ بیرەوەیت هەیە لەگەڵ ئەو فلام کەرتۆنانەی ئەو کاتیانیش سەدەی ڕابردوو والله جا ئەوە بۆ خۆی گرنگ و مهمە جا ئەو بابەتی کە سەیری دەکەیت یعنی من زۆر جار لە ماوەی هەر بۆ خۆشی دەمگەڕایەوە دکتۆرێکی برادرم سعاتێکی لە دەستا بوو با بڵێن مۆبایل بوو کردمە گاڵتەوە وتم وەختی خۆی ئەمە کوجی و گریندایزەر بەدەستیەوە ینی گرنگە ینی ئەو وەختە کە ئەفلام کارتۆنەکان دادەنرا عەقڵەتی مناڵەکانی گەورەتر دەکردەوە پەیامێکی پێدەدان ینی ئەفلام کارتۆنەکانی ئەو وەختە ئێستا ئەفلام کارتۆنی وایە بڕوات بێ ینی زۆر حوبێنەیە و زۆر خۆشەویستی و بەحساب بۆ جۆرە داڕێژراوەتەوە بۆیە ئەفلام کارتۆنەکانی جاران کە ئێمە ئەگەر ساسۆکی بوو یان گریندایزەر بوو یان هەندێشتی تر بوو تۆزێف مێشکتی فراوانتر دەکرد ئەمەلێکی پێدەدایت تەسەوورێکی بۆ دروستە کردی کە دەتوانی بەرەو فەزا بچی دەتوانی هەندێک ئیتیساڵات دروستکە کێساکی هەمووی هاتۆتە دی
دەتوانی بۆ نمونە مثلن توانە و تاقەیەکی پێدەبەخشی متمانەی تا ڕادەیەک پێدەبەخشی کەمتر وەکو ئێستاکێ دادەڕێژە ئێستەوە بینیوتانە تەنانەت کارکتەرەکان بە جۆرێ جلیان لەبەر دەکەن بۆی کاریگەری سەر مناڵەکان دروست بکەن بە جۆرێ تاتوێکی لەسەر دەکات بۆی کاریگەری سەر مناڵەکە دروستکات ئەڵقە و بەزم ڕزمێکی بۆ دادەنێت بۆی کاریگەری لەسەر مناڵەکە دروستکات یعنی ئێستا ئەفلام کارتۆنێک کە دادەندرێت لەوە چێت دەیان سیاسەتی لە پشتەوە بێت کوردی خۆمان ڕەنگە پێی نەزانێت کە ئەمە سیاسەتێکی تورک بێت سیاسەتێکی فورس بێت سیاسەتێکی غەرب بێت سیاسەتێکی ئەوروپا بێت بەرامبەر بەم وڵاتە بەڵام ئەوان بە شێوازێک دای دەڕژنەوە کە کاریگەری لەسەر کولتور لەسەر ڕۆشنبیری وڵاتەکانی تر دروست بکەن بەڵام بۆ جیلی ئێمە کەمتر بوو ژمارەکەی کەمتر بوو و ڕێژەکەی کەمتر بوو بە شێوازێک دادەڕێ بەڵام ئێمە لە وڵاتی خۆمانە تۆ دیقەت بدە تا حەداکەم تا ئێستا چێ ئێمە ئەفلام کارتۆنێکی کوردیمان نییە مالعلم گومانم لەوە نییە کە دەیان و سەدان کەسمانەیە کە خەبیرە لە کۆمپیوتەر کە وەزارەتی ڕۆشنبیری دەتوانێت دانیشتنیان لەگەڵاو بکە قەیچێکە با بودجەیەک دابدرێت بۆی کە ئەفلام کارتۆنێک دابدرێت بە جلی کوردی ئەتەکێت بڵاوکاتەوە ئەخلاق بڵاوکاتەوە کوردایەتی بڵاوکاتەوە ڕێز بڵاوکاتەوە یەک ئەفلام کارتۆنێکم پێ بڵێ کە ئەڵقێ 100 ئەڵقە بێت 200 ئەڵقە بێت بە جلوبەرگی کوردیەوە ڕۆژێک باسی ڕێزگرتنی دایک و باوکە ڕۆژێک باسی ئەتەکێت بکە ڕۆژێ باسی هوەری بەکارهێنانی مۆبایل بکە کە بەداخەوە ئەمانە هەمووی غەربیە بۆمان دێت و کاتێک تەرجمەش دەکرێت ناتوانرێت پەیامەکە بە جوانی مەزبوط دروستە دەستەکان خۆشوە دکتۆر ئێستا شتێکی تر هەیە کە زیاتر منداڵەکان حەزیان لە ئاپ و یاری و شتی وایە هەندێک یاری تایبەت هەیە بە منداڵان بەڵام هەندێکی تایبەت هەیە بە گەورەکان کە سەر و 18 ساڵە 14 ساڵەیان 16 ساڵیانێ و هاتە کەڵاوە بەڵام حەز دەکەن چاو لە گەورەکان بکەن و هەندێک عائلە و خێزان و ماڵبات هەیە کە لەسەر مۆبایلی خۆیان ئەو یاریانە دەدەن بە دەست منداڵەکانیان چ دەڵێ سەبارەت بەوە لە دەروونزانی ئەوەندەی کە ئێمە لە تۆپ خوێندومانە هەر شتێک تۆزە تەحەدای تیا بوو هەر شتێک سیسیلە و زنجیرە بوو و هەر شتێک تۆ توانیت پەیامێکی تیا بگەێنی کە وای لێ بکەی مەجبوری نەشخصەکە بکەی هەنگاو بە هەنگاو بڕوا ئەو وەختە شتەکە لەلا خۆشەویستە ئێستا ئەو جۆرە یاریانە یەکەم تەحەدایەکی تێدایە کە من یاریچیەکەم جەنابەت بەرامبەر یاریچێکی چۆن بتوانم من بیبەمەوە لە چاو تۆیە کەواتە منافەسەی تێدایە دووەم هەنگاو بە هەنگاوە قۆناغی دووەمە ستەیجی سێ ستەیجی چوار قۆناغی 5-6 کەواتە ئەمەش بۆ خۆی وا لە مناڵەکە دەکات کە نەی بڕێت چۆن ئێستاکێ زنجیرە فلیم پیا بۆ فلیمی تورکی دێت ئەڵێن تا 200 300 400 فلیمی بۆ نە پیا بۆ تا نازام چەند سەد ئەڵقا ئەڕوا بۆ لە بەرەوەی واد لێ دەکات کە تەواو بتبەستێتەوە و شتێکی تریش تێدا دەکات کە ئەویش ئەوەیە کە هەندێک متعی تێدا دەکات کە هەموو کەسێک ناتوانین ئەم شتە بشارینەوە لە ناخی ئینسانە متعی ئەوەی کە چۆن بتوانانی تۆڵە لە بەرامبەر بستانی چۆن بتوانی وەکۆڵێت گۆڵ لە بەرامبەر بکەیت ئەمە هەموو نەفرێک ئەم حەلاڕووی دەروونزانەوە تێدایەتی هەموو ئەمانیان تێکەڵی ئەو یاری مناڵانە کردووە و ئێستاکێ دایک و باوکیش دڵی خۆشحاڵە مناڵەکەم کەوتی ئایپادێکم بۆ کڕیوە وەکۆڵە ورتەی لێوە نایە بە دڵنیایەوە دوایی اینجاکە گەورە دەبێت یعنی من مناڵ هەیە یاریکی مناڵانی دراوەتە دەست ئێستاکێ دایکەکە دادوبەدادی تێڵە وڵایی دکتۆر لە پڕێک هەستم کردووە لە ڕێی ئامۆزا و پرزاوە پۆبجییان داگدۆشتیان داگدو ئەو وەختە حاڵەتێکی تر دێتەکایەوە کە ئێستا لە سلێمانی لە هەولێر لە نۆرینگەی ئەو دکتۆرە بەڕێزانی کە هاوپیشەمانن دەرونیە ناونراوە ئیدمانی مناڵان ئێمە ئیدمان جاران بەس بۆ جگەرە و نێرگەلە و مەشروب هەمان بوو لە شاری سلێمانیە لە عیادەیە ئیدمان شتی ترمان نەبینی بوو لە توبی زۆر بۆمان باس ناکرد ئێستا ئیدمان هەیە لەسەر ئایپاد ئایفۆن ئیدمان هەیە گەورە لەسەر پۆبجی کەمانە بۆ خۆی حاڵەتێکە زۆر قورسە تۆ بتوانی باسانی چارەسەریکەی دروستە دکتۆر ڕێز گەلێک سپاسیاتە دکەم دکتۆر بەختیار تاالبانی ئەکو پسپۆرێک گەشە پێدانا مرۆڤە ژێستە دێنمان باژار سلێمانیەت گەلمە بووی وێسە بێ سپاسش بۆ زانیاریێنتە و بێگویا ڕۆژەکە خۆش دەست خۆش دکتۆر زۆر سپاس بۆ بەڕێستان یعنی ژبیرامەنە چێ بابەت گەلێک پێویستە و گرنگە ئەم زوو ببیرە دایک و وافان بینن ژبەرک و هەروەکو دکتۆر ئاماژە پێکردێنێک سێتینگس هەیە کودوە بێ کۆنتترۆلکردن هەروەها ژارێکیدن و ئەو ڤیددیۆین کوتێنە پێخستن بە تایبەتی لەسەر وان تۆرنجڤاکیان و پلتفۆرمێن جیڤاکی وەکە یوتیوبێ و فێسبووکێ بنێک لێستکردن دڤە هۆنزارۆکن خوا باش کۆنتترۆل بکەن بزانبن لە چ تەماشەتکن چ گۆداریتکن پاشی ئەو باڵۆرەکە ئەرێنی یان نەرێنی لەسەر کەرەکتەرەوە و شخصێتەوە دروست دکە و پێویست نەکە کوونها ببنە چارەسەریە دەرونی بەجە ئەم ژێ بابەتێ دەرکەبن ڕەوشە سەقایە لە باژار و باژارۆکەین کوردستانی بە دوورە پشۆ پێێن.
بجد گل هلا انکو تورا پیامنرن خال باشار کن کردستانه اما روشه بشوپینن زندن ایرج هیا گل افکار خوار رژین احمد کوش دو که گل ما بر رژین روش باش روشات چاویا تجیت بر خدای علوه بازار گرم بویا ایدی هر جهات بکرن خلکن ها خورت باشار دو که کیف خوشن بفکرن وان رستوران تو کافه مانه گلستان سپیداتا جی باش بیتن دیاره کو بودم که دریج بوم همو جهن پارزگاه دو که دگرتی ما بون دیاره کو تا بهنامه جی تنگ ببو مد بیا بچین جاره که جه کی برای نخار دکل حواله کی د خارنه که بیا خون له همو جهاد بو نگرتن له وان دروژن داویه همو جهات نوکرن تراده کی آسایی بوده لپگیری برای ما لازم هر هبیتن اصلا حالا علوین فقی ما دیارکو هرچ جوتیارک هرچ فقی اکل پاریس کادو که بیکمان هیت تبره رنگی وان تامان گلک جوان و خوشکه دیارکو همو بر همه خمالیه از بطر زانیاری یا جوتیارکی والگرم او بطر بحثی به علوی بکت مام چه حاله؟ سجابه گلب خیراتن خیر و سلامت سجابه مام هاوینا ورز فقیه بله نها چه فقی دنوا بازاری دایا یدهوک یه ما دهوک بخو تریه خوخه سیوه خیاره باجانه ما هی یه داخلی دهوکه دا تو بخو جوتیاری چی از من خیاره هی مباجانه هی متریه هی ابله مام بیشن بر همه دهوکی گلکه بله. لی گلک جارا خسارت بیتن بالفعل وصايا هینچ بیشن جوتیار خود ما جاو گزنده یاش حکمت هی هم حس کن بو ما درگه بین وکرین یتخوری فقی ما بشت خارج کو بگو بتریه ما ساکه اغلب خلق دهوکی جوتیاره ما گزنده هی سیکا ما بچه که نخوشه بو بازاری هک وکی دیتر ما چه مشکلی دیتر نین و گاوش الحمدلله بچه که حدود ید کنترل کردن نسبت باجان خیاره او دینایتن نه او گاوی نات باشه بله اوه گلک کابس بچکی عفو اوه گلک جورین ترینه بله. تو اگه جوتیار تو وان جورا چواد بینش برکو یاشم و تریه دهوکی گلک باشه دهوك معروفة بتري يعني اف صنفت قبل فير الناس بورت كم يعني هيك هبن لدولته وش بصوروا صاحبيتن فلاح جوتيور دهوك جوتيور نمونية يعني حق مش هيك اشكال ما صداري هونو چون يعني هيك بس درجة خارب ما فاكر با هندي تريا خو خاسيفا اوا چوب خوري ما حست کرو گازندام شولاجی شمیر چند تو تیا دنوا و علوه داشت برکو ام تام شمیر نزدیکی ششونی فاطمی نمیل بریم بله او پوسی ام شمالتین بس درگهت علوه حتی بچکت او دی نبیتن ترتیب نبیشن کنه و کن چاره در علوه وقت کت ام چاره علوه ده حتی مغرب ممنون رحمت الله دگلب خیر هات بله گلستان بحثین دب کم کو کسین الویرا يعني قربال خكا جالك أزورة همي جوتيارن دكاندارن هن بخو قالوا بلا تكرن أمشي وكيوان أفريقيا سبيدزي هاتين دفانا بله رژین افکار من رژین احمد جناب باشار ده که کود گرم بود بچه دنگتا قد بوز گلک سپاسیاتت کم راسی رنگ و شکل و گلک خوش دیار بوش بر کوبر همه خمالی بو از باورد کم تمایش هیو گلک خوش به تایبتی و گندوره پشته ولو گروور گلک سپاس رژین جناب باشار ده که گرم بوی به ویاروشه که خوش جذبم جناب هولره افکار خو نورس عبدالله و ام چکی بحث چمپیونز لیگ بکن شفا در باسوی لیستک بهز در باز بود نبرا پاریس سان ژرمن و بایرن میونخ یا آلمانی جا نورس پیش بینی اود دکرد استا پیمبل که چمپیونز لیگ توابو هیچ لیگای کی تری بهزی قوت نیه استا سری چی بکن مناقشه لسر چی بکن والله ما قام مناقشه لسر بکن دیسم سینو سر بلن هش برشلونه دوش گلی خورد ريال مدريد لبس دورة اوكي خوش بابا باشا برنامج كم ساعات هفته ساعات هشتيا قلناها مرة شبابير مدهات أره والله جابس قلستان دمي أول بيرلم اي فرمو تن ديالة تنفانة شي مثلا ها باش مانية بيكوا بله أو روجا يكي لو فانانا نعمل شي بو نعرضون نوس كنا وكم كردوا نوسي بوي يعني طبعا سلاين نعرضوا سرتا هم بو من
دوی سڵاو بۆ گوڵستان بنێرە زۆر سپاسی بۆیە من دەکەین. گوڵستان نبینم و نامەشی بۆ دەنێرم نامەکانم جواب نادا گوتم باشەوە پەیامەکەت دەگەینم بەس گوتی من یەک پرسیارم هەیە حەزەکەم بەڕاستی وەڵام بدەیەوە گوتی ئێوە لەسەر شاشە ئاوا زدی یەکترین لە دەرەوەی کامێراش هەروە زدی یەکترینە نابا بەنا زدی یەکترین ئێمە بەس بۆ خۆشیە بکو ئەرێ وەڵا نارەوە هیچ ڕەبتی بە حەقیقەتەوە نیوە تەنها بۆ تەنها هەندێک قسەی خۆشە بۆ دڵخۆشکردنی دڵی خەڵک بەم بەیانیە و هەندێکشیان لەوانەیە پێیان ناخۆش بێ بەڵام ئیتر وایە بەرنامەکە دەبیت تۆزێک ئەکتیڤیتی تێدا هەبێ هەندێک قسەی خۆشی تێدا هەبێەوە نییە خۆمووی بەجددی و ڕسمیات نابێ ڕاستە بێگومان ئەمە پێم گوت کە ئەمە زیاتر بۆ ئەوەیە کە هاوڵاتیان بم بەیانە تۆزێک نێرجی پێیاکەن پێ بەڵێ گوڵستان سەبارەت بە من دەمێت چەند ئامارێکی تایبەت بە ڤایرۆسی کۆرۆناتان بۆ باس بکەم کە بڵاو کراوەتەوە بەراوردێکراوە لە نێوان دوو هەفتەدا ئەم دوو هەفتەیە کە بڵاوکراتەوە بۆ نمونە لە هەفتی مانگ تاکو و سێزدەی مانگ ژمارەی توشبوون لە شاری هەولێر 2343 کەس بووە و ئەنی بە ڕێژەی 123 توشبوون ژمارەی مردن 65 حاڵەت بووە کە دەکاتە 102 و بەڵام لە چواردەی مانگەوە تا 28 ینی ببرن باسی مانگی هەشتەکەم لە چواردەی مانگ تا 28 ژمارەی توشبوان کەمتر بۆتەوە بۆ تا 1699 ینی نزیکەی 1700 کەس و ڕێژەکە 123 بۆ 115 بەزیوە بەڵام ڕێژەی مردن سەرڕاوی کە ڕێژەی توشبوون کەمتر بۆ بەڵام ڕێژەی مردن بە پێچەوانەوە زیاتر بۆ بووەتە 90 حاڵەت واتە تەنیا لە ماوەی دوو هەفتەی ڕابردوودا لە شاری هەولێر نزیکەی 155 کەس بۆی ڤایرۆسی کۆرۆنا گیانیان لەدەستداوە سەبارەت بە دوایین ئامارەکانی توشبوون ڤایرۆسی کۆرۆنا لە شاری هەولێر گوڵستان دەمەوە بڵێم لە ماوەی 24 کاتژمێر ڕابردووە پێی ئامارەکانی وەزارەتی تەندروستی 194 کەس لە شاری هەولێر تووشی ڤایرۆسی کۆرۆنا بن ئەنی ڕۆژانی ڕابردوو زیاتر لە 200 کەس توش دەبن ئێستا ڕۆژەکە کەمتر بۆتەوە بە هەمان شێوە ژمارەی چاکبوون ئەوەی کە هەبووە ینی ببرن حاڵەتەکانی مردن ده حاڵەتی مردن لە هەولێر تۆمار کراوە لە کاتێکدا کە پێرێ دوو ڕۆژ لەمەوە بەتەنیاش حاڵەتی مردن هەبوو بە شێوەیەکی گشتی حاڵەتەکانی مردن لە شاری هەولێر لە هەشت بۆ دە جاری وایە دەکاتە 15 کەس بەم شێوەیە بڕێژەی توشبوون ڤایرۆسی کۆرۆنا لە شاری هەولێر هێشتا لە ئاسێکی بەرزدایە لە کاتێکدا ئەتوانین بڵین لە مانگەکانی ڕابردوودا تەنیا ڕۆژانە هەفتا کەس یان 6 کەس تووشی ڤایرۆسی کۆرۆنا بەڵام ئێستا زیاتر لەو ڕێژەیە ینی نزیکەی 200 کەس 190 کەس بەم شێوە ڕێژەی توشبوون ڤایرۆسی کۆرۆنا لە شاری هەولێر لە بەرزبوونەوەدایە بەلێ بێگومان هەر دووبارە و دوو پاتکردن و خۆپارێزی باشترین چارەسەریە بێجێ هەفکارە من نەوڕەس عەبدوڵڵاژ ناوە باژارە هەولێرێ سپاس ji بۆ زانیاریێنتە vês bê û bêviya rojeka xwe ji bo te dixwazim yanî her wekû amaje pêkirî reje hincaran di bilindbûnê de ye hincaran di nizimbûnê de ye lêv nayê wataye ku ev vayrosan ku her ev nexweşî berçiyek bê kêm bûye di nava xelkê de berdewam bin li ser xweparêziyê berdewam bin li ser bestina demam ku maskê wextê wê yekê hatiye em çend wişeyekî gotinekî bi her çar zaraveyên serekî yên Kurdî bişopînin em behsa kurmancî dikin, behsa soranî dikin, behsa zazakî dikin, behsa hewramî dikin. Vêce me pênc wişeyên din ew ku gotinên din, peyvên din ji were helbijardina helî girt bi soranî yanî bi kurmancî hilgirt û her wiha bi hewramî wirj girt û bi zazakî pê kote. Bi soranî helî dayewe bi kurmancî dibêjin rakirin, lê bi hewramî dibêjin wirj dawe û bi zazakî jî dibêje rakerdin. لێ تۆماری کرد bi soranî têwateya tomar kir bi kurmancî herwiha bi hewramî jî dibêjin tomar kerd lê bi zazakî dibêjin qeyd kerdin qeyd bi kurmancî bi zazakî jî tê ez bawer dikim soranî jî qeydkirin jî tê vêce bi soranî hênayewe bi kurmancî dibêje anîn bi hewramî dibêje ardişo lê bi zazakî dibêjin ardiş. Di vê gotinê de zazakî û hewramî gelekî ji hevdû nêzik bûn. Gotineke din gerandiye we bi kurmancî em jê dibêjin vegerand, bi hewramî jê re dibêjin gêl naşo, lê bi zazakî jê dibêjin agirayiş. Agirayiş. Şekî zehmet bû ser siman. Agirayiş. Agirayiş.
چەند جارە دووبارە بکە حتا بچێکی بەسەر زمانی مهم بێجێ ئەف بوون ئەف پێنج گوتنن ئەنکو پێ بێن کو ماڵ بژار بوون ڕۆژە ئیرۆ داکم بەف دوورە بشۆپێنن خۆ هەفتانە ئەم پێنج گوتنان دشۆپێنن هەر چار زاراڤەیەن سەرەکی یەن سۆرانی کورمانجی زازاکی هەورامی حتا کو زێدەتر ئەم ژە زاراڤەیەن خۆ فێن بکەن و ئەم vê gotinê dubare nekin gelo te çi zmanî diaxive bibîne Kurdiye ev nayê çi zmanekî din divê kombêjin çi zaravayekê din çi diyalektekê din çi zaravayekî tir qisa dekîn ne zmanekî din her wekû me amaje pêdayî ku min û Newras me amaje pêdayî ku duh lîstikeke gelek bihêz navbera Bayern München û Paris Saint-Germain ve birêv ve çû şeva derbas bûî Bayern München bû bi qehremana Champions League û lîstika dawiyê de دخولکن داویه ده اوه تیم کاری بو و نازناوه بدست خواه بینه و هروها به گولکی به برانبر جه تیم پاریس سان جرمان فرانسی برو بو قهرمان چامپیونز لیگه تنه گول میونشن دخولک پنجی و نهان ده جادی لیستگوان کینگسلی به لدانا سری هاتا تومار کرن و پشتی 6 سالان بایرن میونشن کاری بو نازناوه خوله تیم قهرمان اروپای بدست خواه بینه اروها جبو جارا ششم جید دیروکا خدا بو قهرمان چامپیونز لیگ تیما پاریس سان جرمان در فتا و کش دست دا کوش بو کمین جار دیروکا خدا ببا قهرمان خولا تیمین اروپای شویدی لسکه گرک بهز چو گرک بهز در باس بو لبلتنه یک گل تده هاتا تومار کرن لستگاه خوشه چه تیمک به چه ویانه به فرق نکه لی هر دو تیم جی گلک به هز لیستن بایرن جی جدست به که به قهرمانی و حتی شوا در باس بوی اثبات کرد که او هجا بو با قهرمانه اوه خولا چامپیونز لیگه و شانسک باشتر جبو پاریس سان جرمان فرانسی که چاوه تواله بو پاریس به بله پاریس نگاری بو با تبی که دیماریا و نیمار گلک هولن خودان حتی که گولان تومار بکن لی درفت هبو نخستن راستی گل تومار نکرن ام بحثا کل هن دیروکین ترکیه بکن کو باشک جوان دکونه سر کنارین دریا و دریا چین وی ولاتی و جه شهرستانیتین بره و این کون ده به مبستین جورا و جورین خوب هراستن هاتین بکران خوب هراستنش دجمن ام بحثت کن لبلین ها بونا چافکانیا بالکشاندن بازاران جگشتیار و روزانه خلک کی زده سردانه وان کل هندکن هر کل هک جوانا دیروکه که خویا کون ده پیش دهه وجه کام ببینن و جاره مل کدری بین هەرچەندە قەڵامی ژوویەکانی تورکیا لە سەردەمی شارستانی کۆنەکاندا بە مەبەستی سەربازی و خۆپارێزی بەکارهێنراون بەڵام ئێستا بەهۆی شوێنەکانیان کە دەکەونە سەر کەناراوەکانی دەریاکان ڕۆژانە گەشتیارێکی زۆر سەردانیە و قەڵایانە دەکات لە ڕێگەی و قەڵایانەوە زانیاری لەسەر بەشێک لە مێژوو شارستانیەکان وەردەگرن و چەند ساتێکی خۆش بەسەر دەبن. قەڵای کیلباتیر کە لە ساڵی 1452 لە کاتی گەماروی ئیستەمبۆڵ دروستکراوە بە مەبەستی ڕێگریکردن لە هاوکاریکردنی ئیمپراتۆرەتی بێزەنتیەکان لەلایەن وڵاتانی ئەوروپا هەروەها قەڵای باباکالا یەکێک بووە لەو قەڵایانەی دیکەی تورکیا کە هێزی عوسمانی وەک پەناگەیەک بەکاری هێناوە. قەڵای هەرەکە لە ئیزمیر لەلایەن بێزەنتیەکان دروستکراوە دوای نۆژەنکردنەوەی بەڕووی گەشتیاراندا کراوەتەوە و ڕۆژانە دەیان گەشتیار سەردانی و قەڵایە دەکەن. هاوکات قەڵای چەشمەش لە نزیک دوورگەی ساکس بۆ یەکەم جار لە سەدەی 15 دروستکراوە لە سەردەمی سوڵتان بایەزیدی دووەمدا بە مەبەستی ئاسایشی بازرگانی و دەریایی سوودی لێوەرگیرەوە بەڵام ئێستا بووەتە ناوەندێکی گرنگی گەشتیاری و ڕۆژانە سەدان گەشتیار سەردانی قەڵاکە دەکات. قەڵاکانی چاندارڵی بۆدرووم کچکەوە قەڵای دەریای ڕەش نازراوە هەروەها قەڵاکانی مامورەی لە مێرسین ئایاس ئەنسیل تیرەبۆلۆ گیرەسۆن زۆنگوڵدان سینۆپ و چەندان قەڵای دیکە لە تورکیا هەن هەر یەکێک لەو قەڵایانە لە ڕابردوودا بە مەبەستی زۆراوزۆر بەکارهێنراون زۆرنەی ئەو قەڵایانەش لە لیستی شوێنەوارەکانی یونسکۆ تۆمارکراون ئێستا بوونتە جێگەی سەرنجی گەشتیاران و وێنەی یادگاری تێدا تۆمار دەکەن. اب زیادتر بالکشان ده سروان کلهن کو لسر دریایانه یان کو دریاچهانه
جبرکو جوان را گلکی گرنگ بوی چاخی کنترل خودین سروان نافچیان بتایبتی کنارم بچوک این نوا دریایه ده اجبو به انجام دانشوری خوش بخوا پاراستنا سینورن خوا ابد وگرن هیامن گلک کفن بیرا خوشی بینن کل کردستان با کوره کردستان با شوری کردستان و گلک نافچیان دنین کردستان جی خودی کل هن دیرین خوانا کوشش با هن مبستن تایبت هاتنا آوا کرن و دامزراندن و چکرن حتی روزا روزی کردستان خودی كافندرين كلها كل سرانسر جهان حتى روجا إيرو خديانا زنافا كافندرين كلها حتى روجا إيرو جهان تدهيا لغور يونسكو يكو تومار كري روجا إيرو جيدما كوتين وجنكرن چندين مالبات تدمانا حتى كوفين زنافا خواج دست نخا ام بحثا كلها هولي ريتكن بجا ام نرخي درافو دراوین بیهانی و نرخ زرد نوا بازار هرمان کردستان ده ببینن و بشوکین $100 آمریکی 123,200 دیناری تومارت که 100 یورو 143,500 تومارت که 100 پوند بریتانی 157,705 دینار عراقی لبل 100 لیره ترکی 17,205 دینار عراقیه 100,000 تومان ایرانی برابر به 5,600 دینار عراقیه مسقال جزيرة عيار 24 683,000 دينار عراقية مسقال جزيرة عيار 21 635,000 دينار عراقية 100 زيرة عيار حجدجي 185,000 دينار عراقية بقشتي نرخي درافو زير دنافا بورسية جهاني ده دنافا بازار بازار كردستان ده يعني وك خمانة زيدا قهاتم سر دنها تكرن بو قشتي نرخوان درافان و عيارن زير گلک مجارن دن هبون کومت خواستم بدنا بحث کردن منک بابت هبون مت خواستم بشوپینن سرانسر جهان کردستان لبله وقت مول قاس ما بو پروگرام ما یا ایروجی بسر هفدو دهات هیوید کم بوان چند بابتو زانیارین تایبت جیب و مجارا زارو کن گهشت بدای کو باوان جورا هنهانک حسانی تر به حتی کون زن بن زارو که ولی چی تماشا دکن اگر هون الجواب جی اگر داری واب ببینید نوا خیر و خوشیده و خاطره و